بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ڕێکەوتنی بەرگری هاوبەشی نێوان سعودیە و پاکستانەکەین بزانین هۆکاری ئەم ڕێکەوتنە چیە و ژمارەکانی نێو ئەم راپۆرتە چیمان پێ دەڵێن. بێگومان لە دوای ئەوەی کە لە نۆی ئەم ساڵ ئیسرائیل هێرشی کردە سەر قەتار کە هاوپەیمانی ئەمریکا و گەورەترین بنکەی سەربازی ئەمریکا لەوەیە، وڵاتانی دیکەی کەندا و کە هاوپەیمانی ئەمریکان ترسیان لێ نیشتۆ لەوەی کە ئیسرائیل هێرش بکاتە سەر ئەوانیش. بۆیە سعودیە لەگەڵ پاکستان کە وڵاتێکە چەکی ئەتۆمی هەیە ڕێکەوتنێکی واژۆ کردووە. بزانین ڕێکەوتنەکە چی لە خۆیەکدێ. باش، ڕێکەوتنی بەرگری هاوبەشی نێوان سعودیە و پاکستان هێرش بۆ سەر هەر یەکیان هێرشە بۆ سەر هەردوولا. واتە هەر وڵاتێک هێرش بکاتە سەر سعودیە وەکوایە هێرشی کردێتە سەر پاکستان، هێرش بکاتە سەر پاکستان وەکوایە هێرشی کردێتە سەر سعودیە و هەردوولا هاوکاری یەکترە بن. سعودیە سوود لە چەکی ئەتۆمی پاکستان وەرەگرێت، ینی لە کاتێکدا هەڕەشە چوە سەر سعودیە ئەوە سعودیە دەتوانێت بە پێی ئەم ڕێکەوتنە سوود لە چەکی ئەتۆمی پاکستان وەرەگرێت کە دوای دینە سەر چەکی ئەتۆمی لە پاکستان زین لە ڕیزی چەندەمین وڵاتایە و چەند کڵاوەی ئەتۆمیشی هەیە. جارە دینە سەر بەراوردی سوپاکانی هەریەک لە سعودیە و پاکستان و دوایش بەراورد بە قوارەی زایۆنی. سوپای سعودیە هێزی سەربازی 470,000 سەربازی هەیە. لە ڕیزبەندی جیهانیە 24هەمین وڵاتە لە ڕووی سەربازیەوە. هێزی ئاسمانی 917 فڕۆکەی هەیە. هێزی وشکانی بێگومان 840 تانکی هەیە، 19,000 زرێپۆشی هەیە. هێزی دەریایی 32 پارچە دەریایی. کاڵین 32 پارچە دەریایی بەبەستمان لە غەواسە واتە ژێر ئاوگەڕ، هەروەها بەلەمی جەنگی و ئەو بابەتانی دیکە کە لە نێو دەریادان و پەیوەندیان بە بابەتی هێزی دەریایەوە هەیە. سعودیە 32 پارچە لەم بابەتەی هەیە. بینە سەر سوپای پاکستان. بێگومان ژماری دانیشتوانی پاکستان زیاتریشە، بەڵام 1.7 ملیۆن واتە 1,700,000 هێزی سەربازی هەیە. ڕیزبەندی لە سەر ئاستی ژیانە لە ڕووی سەربازیەوە 12هەمین وڵاتە. هێزی ئاسمانەکەی 1399 فڕۆکەی هەیە. هێزی وشکانەکەی 2627 تانکی هەیە، هەروەها 17,516 زرێپۆشی هەیە. هێزی دەریایەکەی 121 پارچەی دەریایی هەیە وە گوتمان وەکو ژێرئاوگەڕ، غەواس، هەروەها بەلەمی جەنگی و ئەو پاپۆڕانەی کە کەشتی هەڵەگرن و شەڕکردن لە نێو دەریادا. باش، ئێستا بین لە وڵاتانی ئیسلامیدا تەنها پاکستان خاوەنی چەکی ئەتۆمە. لە ڕیزبەندی جیهانی ئەو وڵاتانی کە چەکی ئەتۆمیانێت تاوان 9 وڵات چەکی ئەتۆمی هەیە، پاکستان لە ڕیزبەندی حوتەمینایە. چەند کڵاوەی ئەتۆمی هەیە؟ 170 کڵاوەی ئەتۆمی هەیە. باش، بینە سەر بەراوردی هێزی سەربازی پاکستان بەرامبەر بە ئیسرائیل. بۆ ئەم دوانە بەراورد دەکەین چونکە وڵاتانی کەنداویان وڵاتانی دیکە بە تایبەتەوانی کە هاوپەیمانی ئەمریکان ترسیان لەوە هەیە لە دوای قەتەرەوە لەلایەن ئیسرائیلەوە هێرشیان بکرێتە سەر. بۆی کە پاکستان بەرپەرچی باتەوە بە تایبەت بۆ سعودیە، پاکستان لە ڕیزبەندی جیهانیە 12هەمینە، ئیسرائیل 15هەمینە، کەواتە پاکستان لە پێشترە. هێزی سەربازی 1.7 ملیۆن سەرباز واتە 1,700,000 سەربازی هەیە، بەڵام قوارەی زایۆنی 635,000 سەربازی هەیە. بەراوردێکی دیکە هێزی ئاسمانی پاکستان 1399 فڕۆکەی هەیە، بەڵام ئیسرائیل 611 فڕۆکەی هەیە. هێزی دەریایی پاکستان 121 پارچە دەریایی هەیە، بەڵام ئیسرائیل 62 پارچەی دەریایی هەیە. لە بابەتێکی دیکە کە هێزی وشکانیە، پاکستان 2627 تانکی هەیە، ئیسرائیل تەنها 1300 تانکی هەیە. کڵاوەی ئەتۆمی تاوان ئیسرائیل جێچێکە لەو وڵاتانی کە ئەتۆمی هەیە، چکە لەو 9 وڵاتە. کڵاوەی ئەتۆمی پاکستان 170 کڵاوەی ئەتۆمی هەیە، ئیسرائیل تەنها 90 کڵاوەی ئەتۆمی هەیە. باش، ئەمەی کە باسمان کرد لە بەژمارەی ئەم جارەدا ڕێکەوتنی بەرگری هاوبەشی نێوان سعودیە و پاکستان بوو بۆ ئەوەی کە سعودیە خۆی بپارێزێت لەگەڵ پاکستان لە ڕۆژی هەفتەی ئەم مانگە. ئەم ڕێکەوتنی لەگەڵ پاکستان کە یەکێکە لەو وڵاتانی چەکی ئەتۆمی هەیە لەسەر ئاسی جیهان و لەنێو وڵاتانی ئیسلامیشە تەنها پاکستان چەکی ئەتۆمی هەیە، سعودیە ڕێکەوتنی لەگەڵ واژۆ کردووە.